بینەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەکتەن دروست باش بن. ئەڵلقەیەم جارەمان دیارە دیسانەوە بەداخەوە گەڕاینەوە سەرباسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان. دیارە گۆڕانکاریەکانی ئەم دواییە گۆڕانکاری بەداخەوە دڵخۆش کردین و بە شێوەیەک لە شێوەکان وای کردووە کە ئێمە جارێکی دیکە قسە لەسەر ئەم بابەتە بکەینەوە و بابینەران و هاوڵاتیانی ئەزیزی هەرێمی کوردستان بڵین کە دۆخەکە لە چ ئاستێکدایە و پێویستە لەسەر ئەوان چی بکەن بۆ ئەوەی خۆیان و گیانی خۆیان و ئەزیزانیان پارێزراو بێت، بۆ ئەوەی ئەم ینی ئەبێ بڵێن بەڵا ئەم بەڵایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بە کەمترین زیانی گیانی لێی بینە دەرەوە، چونکە هۆشیاری تاک لە ئێستادا ڕەنگە بە هێندەی پزیشکەکان ڕۆڵی هەبێت و ئەرکی پزیشکەکانیش کە چەند ماندوون بەو هەموو ماندوو بوونەوە کە کاری خۆیان دەکەن تا ڕادەیەکی باش کەم دەکاتەوە. من زیاتر ناڵم لە پێشەکێکە چونکە شتم زۆر لایە ئەم شەو بۆ ئێوەی باس بکەم. سەرەتا لەگەڵ جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان حسێن بەرزنجی دەست پێ یەکەین و لە میانەی بەرنامەکە من ئەچمە گەرمیان چونکە دۆخی گەرمیانیش بەداخەوە دۆخێکی نەخوازراوە و لە ڕێگەی پەیامنێرمانەوە هەندێک زانیاری وەرەگرین، بێگومان دەچینە چۆمان و هەروەها دەچینە خزمەتی جەنابی دکتۆر عەبدولەتیف ئەحمەد بۆی بزانین ئەو کەسانەی کە توشبووی کۆرۆنا بوون و چاک بوونەتەوە ئایا چەند گرنگە و وەکو لە ناو عامی خەڵکیشە باوە ئەم دەستەواژەیە چەند خێری تێدایە کە وڵاتیان ئەوانەی چاک بوونەتەوە پلازما ببەخشن و دواتریش دەچینە خزمەتی بەرپرسێک بەڕێوەبەرێک لە بڵین چاکسازی هەرێمی کوردستان بۆی بزانین دۆخی گرتوخانەکان چۆنە. من زیاتر ناڵێم دکتۆر سامان ماندوو نەبی لە شت ساغ بێت، ئەبێ ئێستا یەکێ لەو دوعایانەی کە ئەیکەین بڵین ئینشاڵڵا ئێوە و ئەزیزانتان و هەمووان لە کۆرۆنا بەدوور بن. دۆخەکە چۆنە دکتۆر ئێستا؟ زۆر سپاس بۆ بەرنامە و سەرەتا دەمێەوە بڵێم کە ئومێدمان وایە وەکو بەڕێز بەرنامەی داهاتوو بڵین دۆخەکە زۆر باشە، یانیش هەر کۆرۆنا کۆنتترۆل بکرێت و جارێشتر بێنە سەر بابەتەکانی تەندروستی گشتی خزمەتگوزاریە گشتیەکانی تر. کۆرۆنا بەداخەوە دەبینین کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانە ڕۆژ بە ڕۆژیش ژمارەی توشبوانیش زیاتر دەبێت. ڕاستە ڕەنگە هەندێک ڕۆژ لە دوێنێ و لە پێرێ ژمارەکە کەمتر بێ بە تایبەتی ئەمڕۆکە لە بەڵام ئەوە بەڵگەی ئەوە نییە کە ئەم نەخۆشیە کەم بۆتەوە بە پێچەوانەوە چکە لەگەڵ هەر توشبوونێکی توشبوونی زیاتر بەدوایدا دێت، توشبوون و بەرکەوتن و گومان لە بڵاوبوونەوەی زیاتر دەکرێت. قۆناغەکە لە قۆناغی بڵاوبوونەوەیە و خێراش بڵاو دەبێتەوە و ئەم نەخۆشیە جیاواز لە هەڵکشانی یەکەم کە لە بەهاری ئەمساڵ دەستی پێکرد بەهۆی ئەوەی لەم هەڵکشانی ئەمجارەدا خێرایی زیاترە و ژمارە و ڕێژەی مردنیش تێدا زیاترە بەداخەوە. بۆیە ئێمە دەتوانین بڵێن دۆخەکە لە دۆخی مەترسیدارە بۆ ئەوەی قۆناغێکی بڵاوبوونەوەی زیاتر و تەشەنەکردنی زیاتریش لە شوێنێک لە شوێنێکی تریش جیاوازی هەیە بە ژمارە و بە ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن زیاتر، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئەم نەخۆشیە لە قۆناغی بڵاوبوونەوەدایە. باشە، بە گوێرەی کۆتا ڕاگەیەندرا و ینی بە گوێرەی شارەکان ئەبینی پشکنین 1862 پشکنینی نوێ کراوە، توشبوو 216 توشبووی نوێ، 41 لە هەولێرە، 128 لە سلێمانیە، 45 لە گەرمیانە، 2 لە دهۆکە. ئەم ژمارانە کە بەداخەوە جاران دەوترات 5 کەس توش بووە، خەڵک تووشی شۆکە بوو کە دەوترات 10 کەس 15 کەس ئەواری و دۆخەکە زۆر زۆر خراپە. ئێستا ژمارەکان بوون بە 3 ژمارەی. ئەمە پێمان ئەڵێ کە ئێمە بەداخەوە لە قۆناغێکین کە چاوەڕێی خراپتر بکەین. بەدڵنیاییەوە بۆ هەر حالەتێکی توشبوو وەکو باسم کرد گومان و ئەگەری توشبوونی زیاتر هەیە، چونکە هەر کەسێک بەرکەوتنی هەیە و بڵاوبوونەوە هەیە. ئێستا ڤایرۆسە بوونی هەیە و ئەو ژمارانەی بەڕێزە دەخوێنێ ئەمە ژمارەی دەرچوونی پۆزتیڤە لە پشکنینەکان، بەڵام بەدڵنیاییەوە ژمارەیەشتری هاوڵاتی هەڵگری ئەم ڤایرۆسەیە نەچۆتە پشکنین، یانیش تیمی تەندروستی پێڕانەگەیشتووە بۆی بیدۆزێتەوە، یانیش بەرکەوتەی کەسێکتر بۆ ئاگادار نییە خۆشی نازانێت.
و من ئەوەی دەزانم کە هەندێک نەخۆشی ڕەنگە هەستیش بکە نەخۆشە بەڵام بەداخەوە لە هەندێک شوێن بیستمانەکە نەخۆشەکە دەچێت بۆی بزانێت ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام ڕەنگە دوای پشکنەکە خۆی نەداوەتە دەست تیمەکانی تەندروستی لە نەخۆشخانە ئەمە لە هەندێک شوێن ئەمە دیاردەیەکی سەرەتا بەڕاستی من دەمەوێت بڵێم کە هاوڵاتی دەبێت ئەمە بەبێ شەرم بەبێ هیچ سانسۆرێک ئەم نەخۆشیە وەربگرێ ئەمە نەخۆشی و ڤایرۆس و هیچ شتێک شتێدانە کە جێگەی شەرم بێ و ناوی نێت و ئومێمە وەکو لایانی تەندروستیش قەت ناو بڵاو ناکەینەوە ناوی هیچ نەخۆشێک دوو ڕەنگە بەهۆی ئەوەی بەرکەوتنی کەس و کارەکەی و ئەوانەی لەگەڵی کار دەکەن لەم شوێنەوە تەنانەت هەندێک جار کار دەکاتە سەر شوێنی کارکردنەکەی و ئەمانە هۆکارم بۆی خۆی بە دوور بگرێ لە پشکنین لە تاقیگا و لە داخلبوونی لە نەخۆشخانە کە ئەمەش بەڕاستی ئەو کەسانی کەم کارە ئەکەن ئایا بە شێوەیەک لە شێوەکان ئەمە کردەیەکی خۆکوژی نییە بە تایبەت دەچنەوە ناو خێزانەکانی ناتوانین بڵێن خۆکوژی نەنیعنی بە شێوەیەکان وەکەوەیە یعنی ئینتیحارێکە یعنی دیاردەیەکی خراپە چونکە نەخۆشیە گوازراوەکان یەکێک لە ڕێکارە هەرە گرنگەکان بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی زیاتر بۆ کۆنتترۆلکردنی چکەمە هەر قۆناغێک بین دەبێت کۆنتترۆلی بکەین دەبێت ئەم قۆناغ و ئەم ژمارە هەرچەند زیاتر بێ خۆ نابێ ڕابۆستین دەبێت بیدۆزینەوە حالەتەکان دۆزنەوەی حالەتەکان و لە بەرچاوگرتنی لەلایەن تیمەکانی تەندروستی لە ژێر چاودێری پزیشکی و تەندروستی ئەم حالەتە ئەم نەخۆشە باشترە لەوەی دوور بێت لە شوێنێک بێت و ببێتە سەرچاوی بڵاوبوونەوەی زیاتریش زیاتر بۆیە ئەمە بەدڵنیاییەوە دەتوان بڵێم ئەمە دیاردەیەکی خراپە و ئەمە ڕێنمایی بە هاوڵاتی دەدەین کە لە کاتی بوونی هەر نیشانەیەکی یانیش گومان لێکراوی کە بەرکەوتی کەسێشتر بووە دەبێت پشکنین بکاو ئەگەر پشکنەکەشی پۆزتیڤ بوو دەبێت خۆی بێنێتە نەخۆشخانە و لەلایەن تیمەکانی تەندروستی چاودێری بکرێت. باشە دکتۆر سەبارەت بە ژمارەی پشکنینەکان ینی 560 لە هەولێر 689 لە سلێمانی و ژمارەکە 399 دهۆک 214 گەرمیان دیسانەوەی لێمە جارێکی تریشە مەمود گەرمیانیەکان گلەیەوەکەن کە دۆخەکە لەوێ زۆر مەترسیدارە بەڵام ژماری پشکنینەکان کەمە بۆ وایە طبعا گەرمیان لەم هەڵمەتەی بەرەنگاربوونەوە مختبەری PCRی کە بۆ دانرا و دەست بەکار بوو بە دەستخۆشیەوە بەدڵنیاییەوە توانای تاقیگەی تەندروستی گشتەکان لە ناوەندی یان سنتەری شارەکان و پارێزگاکان توانایەکی زیاتر بەهۆی ئەوەی کە ئەم ئامێرە پێشتریش بۆ هەموو نەخۆشە ڤایرۆسیەکان و نەخۆشە گوازراوەکان بەکاردێنرا بۆیە بۆ قەزا و ناحەکان بۆ دەڤەری گەرمیان بە دەستخۆشیەوە ئەمە دەستکەوتێک بوو کە دەستیان پێکردووە ومێدمان وایە هیوامان وایە تەمان ئەگەر بکرێت ئامێری زیاتریش دابین بکرێت و ئێمە لە توانادا بێت بەدڵنیاییەوە باشترە دووەم دەستکەوتنی تێستەکانیش ئاسان نییە من ئەمڕۆژ لەگەڵ هەندێک لە بەڕێز لە بەڕێبەرە گشتەکان هەندێک جار تێست ڕەنگە بە ئاسانی دەست نەکەوێت چونکە تێستی پشکنین شتێکە ڕۆژانە پێویست پێ و بەکاری دێنی بۆیە ئیمکانێتی ئەوەی لە بەردەست بۆ ژمارە تێستەکان ڕەنگە بەو جۆرەنە بۆ بەڵام لە کاتی ئێستاش بە بەراورد لەگەڵ پێشتر ژمارەیەکی باشیان کردووە زیادە بە دڵنیایی و پێویستی بە فراوانکردن و زیادکردنی تێستەکانیش هەیە باش جەنابی دکتۆر هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانی لە ینی تقریبن ساعتێک پێش ئێستا لە بەرنامەی کۆڤید-19 کە هاوکاریان و هاوڕێیانم پێشکەشی دەکەن ئاماژەی بە شتێکی لەو جۆرەدا بوو کە هەندێک پێداویستی پزیشکی هاتووە بەڵام لە فڕۆکەخانەی هەولێر ڕێگری لێکیرا کراوە ینی نێڵراوە بێتە ژوورەوە سوودی لێ ببینێ شتی وا هەیە بە گوێری زانیاری ئێوە شت زۆر دێ لە سنوورەکان لە دەواازە سنووریەکان لە فڕۆکەخانەکان بەڵام ئەمانە ئەگەر مەبەستی بابەتی پزیشکیە ڕێنمای بابەتی پزیشکی ڕێنمایی هەیە و دەبێت بابەتی پزیشکی بە گوێرەی ئەو ئەوراق و هەموو دۆکومنتەکانی کە لە دائرەی کوالیتی کۆنتترۆل هەموو پێداویستەکانی هێنانی تەواو بێ اینجا چکێمە هیچ پێداویستی پزیشکی بەبێ مۆڵەت و بەبێ چی بە ئامێرەکان ینی ئامێرێک بێت بۆ دروستکردنی کەمامە بێت من نازانم مەبەستی کامەیە بەڵام ئەگەر بەدواداچوون بابەتە هەموو بابەتێک چکە زۆرە بابەتەکان هەر بابەتێک دەبێت ئەمانە پەیوەندی بە دائرەی کوالیتی کۆنتترۆل بکەن هەرچ پێداویستەکەیە دابین بکەن اینجا چکە ئەمە ناکرێت بەبێ مۆڵەت و بەبێ سەرچاوە بەبێ ئەوراقی پێویستە خۆتان دەزانن وەزارەتی ناوخۆ بەم چەند کاتژمێرەی دوایی کۆمەڵێک ڕێنمایی و بڕیاری نوێی ڕاگەیاندووە یعنی بۆ نمونە ڕاگەیاندنی قەدەغی هاتوچۆی تەواویان سنووردار لە ڕووی شوێن و کاتەوە دیارامە یەکێکە لەو بابەتانی کە
وەکو پێویست ڕوون نەبوو ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆی تەواویان سنووردار مەبەست لەوەیە کە ئەو شوێنانەی کە ڤایرۆسەکە تەشەنەی زۆری تیا کرد و ژمارەی کەیس و حاڵەتەکان تیاندا توشبۆکان زیاترن قەدەغەیات چۆکە تونتر دەبێت ئەو شوێنانەی کەمترە خاوترە بێت و شلتر ئەبێت بە دڵنیایی مەبەستەکە ئەوەیە کە جیاوازی شوێنەکان و ڕێکارەکان پێویست بە ئێوە خۆتان پێشنیازێکی لەو جۆرەتان کردووە ئێمە وەکو ئەنجومەنی وەزارەت بڕیارمان داوە کە لە کاتی ئێستادا ڕێکارەکان و تۆڵکردنەوەی هەموو ڕێکارەکان و بگەڕینەوە هەندێک لە ڕێکارە سەرەتاییەکانی ئەم وەرزەی کە پێشتر بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا بۆیە بە وەزارەتی ناوخۆ بە فەرمی پێمان ڕاگەیاندوون کە دەسەڵاتەکان چۆن پێشتریش دراوەتە پارێزگارە بەڕێزەکان ئەم دەسەڵاتە لایەن ژووری ئۆپەراسیۆنەکان لە پارێزگاکان لە ئیدارەکان بە جێرەی تایبەتمەندی شوێنەکە ڕێکارەکان تۆڵ بکرێت بەڵکو شوێنێک ڕەنگە ترسناکی زیاتر بێت شوێنێک ڕەنگە گومانی بڵاوکردنەوە و کۆمەڵێک ئیجراعاتی پێویستی زیاتر بێت بۆیە ئەمە لەم ڕوانگەیەوە شوێن و کات گرینگە تەواوە ئەمە ئێمەش ڕاستپارە دەکەین کە باش ئێوە خۆتان وەکو وەزارەت ینی پێتان باشە یاخود پێشنیازێکی لەو جۆرەتان کردووە کە وەکو سەرەتا قەدەغەی هاتوچۆی تەواوەتی و سەرتاسەری ڕابگەێنرێت بۆی بتوانن گەشەی ڤایرۆسەکە و تەشەنە سندنی هیچ نەبێ هەندێک هێواش بکەنەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت دوێنێش لە دەستگاکانی ڕاگەیاندن ڕەمانگەیان بە حزۆری هەموو بەڕێزان لە بەڕێبەرە گشتەکانی تەندروستی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و ئەنجومەنی ڕاوێژکاری پزیشکانی خاوەن ئەزمون و شارەزا لە داواکاری ئەوانەوە کۆمەڵێک ڕاستپاردە و یان ڕاوێژکردنیش لە گەڕخرای تەنسیدایی ئەم دۆخی ئێستا پێویستی بە بڕیاری قەدەغەی هاتچۆ هەیە وەکو بەڕێزشت باس کرد بە جێرەی شوێن بە جێرەی کات بە جێرەی شێوازی جۆرەکانی قەدەغەی هاتچۆ ئەمانە پێویستی بە تۆڵکردنەوە تەنها قەدەغەی هاتچۆژنا بەڵکو جموجۆڵی نێوان پارێزگاکان و شار و شارچکەکان کۆمەڵێک ئیجراعاتی شوێنە قەرەباڵغەکان کۆمەڵێک خاڵی سنتەرەکان نۆرینگە و ئێمە کۆنجمەنێژا بڕیارماندا ئەو خاڵانە کە بکرێت و ڕاستپاردەمان بە فنووسایی فەرمیداوە تەلەڤیزیۆنی باڵا و داوامەتەنە وەزارەتی ناوخۆ و بۆ هەموو بەڕێزان لە ژوورەکانی ئۆپەراسیۆکەم بۆی بکرێت ئەم ڕێنماییانە تەندروستی بەو ڕێکارانەدا جێبەجێ بکرێت و لایەنی جێبەجێکار هەڵسم بە واتە ئێوە وەکو خۆتان وەکو وەزارەت ڕاتان وایە کە قەدەغەی هاتوچۆی سەرتاسەری چارەسەرە نەگەوەی هاتوچۆی ئۆتۆمبیل ڕابگیرێت یان هەندێک جێگەدا بخرێت و هەندێک جێگە کراوە بێت ئەم وردەکاریانە ژوورەکانی ئۆپەراسیۆن زیاتر ڕێکی لە خەن و بڕیاری لێدەن بەڵام دەبێت وەکو گوتنی قەرەباڵغی و هەندێک لێک دوورکردنەوەی هاوڵاتی و پێویست بە هەڵوەستەکە ماوەیەکی سنووردار و دیاریکراوە بۆی هەم تیمەکانی تەندروستی بەوە ڕابگەن کە بتوانن مەسحێکی تری ئەم پشکنینانە بکرێ و ئەم نەخۆشانەی چارسەرکراون بۆی ڕێژەکەی توشبوون هەم لە مردن هەم لە توشبوانینە کەم بکرێتەوە تا ڕادەیەکیش دەست بکرێت بە کۆنتترۆلکردن و ئەم نەخۆشیە بۆ بەڕادەیە کە زیاتر هێشتان توشبوون بەرز نەبێتەوە بکرێت ئەوەی هەیە ڕابگیرێت و کۆنتترۆل بکرێنەوە ژمارەکەشتان بەرەو تەشەنەیەکی گەورەتر و زیاتر بڕۆ. ئێمە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان یان لە شارێکی دیاریکراوی کوردستان لە دەست دەرچووە لەوەی کۆنتترۆل بکرێت ئێمە ناتوانین بڵێن لە دەست عین لە دەست دەرچووە لە دەست دەرچوون مەبەست دەرچوون بەمانای ئەوەی لە کۆنتترۆل دەرچوو و ناتوانن دەرەقەتی بێن چونکە بۆ نمونە من لە ڕۆژنامە نووسێکی گەرمیان پۆستەکەیم خوێندەوە ئەڵێ نامەیان بۆ نردوم کە چوون سەردانی نەخۆشخانەی کۆرۆنایان کردو نەخۆشخانەی قەڵایان کردووە نەیانتوانیوە وەریان بگرن لە سلێمانی باسیێوە ڕێکارەکانی ڕێگەگرتن و کۆنتترۆلکردن بەردەوامە بەڵام قرس بووە تا ئێستاش پشکنینکردن بەردەوامە گەڕان بە دووی نەخۆش و هێنانی چارەسەرکردن و ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و کەرەنتینکردن و بەرکەوتەکان و گومان لێکراوەکان پشکن ئەمە ئەم ڕێکارانە بەردەوامە بۆیە بەڵام قورستر بووە دۆخەکە لە بەرەوەی ژمارەی قەرەوێلەی زیاتر پێویستە نەخۆشخانەی زیاتر پێویستە پشکنینی زیاتر پێویستە تیمێکی زیاتر لە ناو کارەوە لە نەتیجەش دەبینن کە توشبوونی زۆرتر هەیە ڕۆژەی مردن زۆرتر هەیە بۆیە قورستر بووە ئەمە بۆ بەدڵنیایی هۆکارێک دەبێت بۆی کە ئەگەر ڕێژەکە کەمتر بێت و کارەکان ئاسانتر و باشتر و بەرەو کۆنتترۆلێکی باشتر دەچێت بە پێیستاندانی هیچ ژمارەیەک هەیە هاوڵاتی پابند بێت ئێمەخەکە تاوە مەترسیدار بێت چۆن مەبەست ینی ژمارەیەک هەیە کە ژمارەیەکی دیاریکراوی توشبووان کە لە شوێنێکە لە هەرێمێکە لە شارێکە ئەوەندە کەس توش بووی تر بڵێ ژمارەکان زۆرن داتاکان و شیکاریەکان بە جێرەی ڕێژەی مردن بە جێرەی توشبوون بە جێرەی خێرایی بڵاوبوونەوە
ئێمە ئەو ژمارانە ڕۆژانەش شیکاریەکان دەکەین و بڵایشی دەکەینەوە ئەگەر سیرت کردبی لە کاتی ئێستادا ئێمە بەرەو هەڵکشانین واتە چەماوەی ئێمە بە چەماوەیەکی ئاسۆینە چەماوەیەکی لوتکەیە فترەیەک لە جێگەیەک وەستا بۆ بەڵام ئێستا زیاتر زۆر قرس دەکات چونکە وەکو باسم کرد پێشتر ئێمە ڕێژەی مردنمان کەمتر لە سەتایەک بوو بەڵام ئێستا ڕێژەی مردنمان لە سەتا 2.9 ئەمە بە گشتی لە سەهرین کوشتن ئەگەر بە جێرەی پارێزگا بە جێرەی شوێن بە شوێن ڕەنگە لە هەندێک شوێن کەمترە و لە هەندێک شوێن زیاترە بە شێوەیەکی معدلی 2.9 کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بە دنیاەمە پابندبوونی هاوڵاتیان ئەوە لە ئاستی و مەترسیەیە بزانە ئەگەر پابندبوونی هاوڵاتی هەبیت و ڕێکارەکانی ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکرێت و تونند تۆڵی ئەم ڕێکاران بکرێت بە دڵنیاییەوە ژمارەی توشبوون و بڵاوبوونەوە بەو خێراییە نابێت کەمتر دەبێتەوە ئەو کاتیش دەتوانی کۆنتترۆلکردن ئاسانتر دەبێت و بە ئاسانی دەتوانی بگەیە هاوڵاتی بۆ پشکنین و دۆزینەوەی حالەتەکان نەوەک بەو ژمارە زۆرەبی کە من تازە لە سەرای بەرنامە گوتم ئەوە نەتیجەیە کە ئەلان دەکرێن نەتیجەی پشکنین و تێستەکانی ئەلان دەکرێت بەڵام بە دڵنیاییەوە توشبوون و هەڵگرانی زیاتر هەیە زیاتر لەو ژمارە هەیە. باشە دیارە جاران ئەوترا سەرچاوی ڤایرۆسە کە دیارە بەرکەوتنی هەبووە لەگەڵ توشببوویەکی دیکە لە وڵاتێکی دیکە گەڕاوەتەوە هەر یەکێک لەم هۆکارانە بەڵام ئێستا سەرچاوەکە دیار نییە. جارانە وترات باشە بۆچی کەسێک توش نابێت کە ئێمە بیناسین ئێستا بۆ نموناگەر لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان بڕوانی بەداخەوە لە سلێمانی بڕوانی هونەرمەندێکی ئەزیزی وەکو کاگعتا چاوشی نەکات بە قوربانی بۆ نمونە بەداخەوە جەنابی قایمقامی سلێمانی توش بووە بەداخەوە جەنابی دکتۆر یاد نەقشبەندی و تەبێژی تەندروستی سلێمانی چەندی ناوی دیکەش بۆەوەی نەڵێن ناوەکان هەمووی نەوتراوە و من لێرەوە مەبەستم بوو بچمە سەر قسەیەکی دکتۆر یاد نەقشبەندی کە تکای لە خەڵک کردووە ئەڵێ ئێستا ڤایرۆسی کۆرۆنا تەنها لە ناو کۆڵان و گەڕەکەکان نین بەڵکو لە ناو نەخۆشخانەکانیش بڵاو بوونەتەوە لە ناو عیادە و نۆرینگەکانیش بڵاو بوونەتەوە و ئەڵێت ئەگەر زۆر پێویست نەبێت تکایە سەردانی نەخۆشخانە و نۆرینگەکانیش مەکەن لەو بارەیەوە ئێوە چیاڵێن؟ من سەرەتا دەمەوێت هیوای لە شتاقی و سەلامەتی بۆ هەموو ئەو بەڕێزە و هاوکارانە خۆمان بدەین و پرسە و سەرخۆشیش لە ژمارەیەک لەو هاوپشانەمان دەکەین کە بەداخەوە لە سەرکردی تەندروستی و لەسەر میلاد وەزارەتی قوربانی جوان لە دەستانی ژەبووە. ڕاستە پەیامەکەی ئەو مەبەست تێدا ئەوەیە تەنها ئەوە نییە لە ناو هاوڵاتی ئاسایی بەڵکو لە ناو پزیشکان و کارمەندانی تەندروستی فەرمانبەرانی دامدەستگاکانی تەندروستیشەیە بۆیە بە دڵنیایی لە هەموو کاتێکدا ئەگەر نەخۆش بەڕاستی پێویستی بە نەخۆشخانە نەبێت و پێویستی بە چوونی بۆ نەخشان نەبێت ئەوە خۆی لە قەرەباڵغی و چاوەڕوانی و ناو ئەم شوێنە نەدا چونکە نەخۆشخانە شوێنی هەرچەندە هەموو بەرنامەکانی ئینفێکشن کۆنتترۆل یان کۆنتترۆلکردنی هەوکردن و پیسبوون بەردەوامە بەڵام نەخۆشخانەش وەکو هەر شوێنێشتر قەرەباڵغی و مانەوە لە نەخۆشخانە بەدڵنیایی ئەگەر پێویست نەبێت هاوڵاتی نەچێت باشترە بەڵام ئەگەر پێویست بێت بۆ حالەتە فریاگوزاریەکان بۆ حالەتەکان ئەمە ناچاریش بێ هاوڵاتی سەردان دەکات بۆیە نەخۆشخانە تعاملی لەگەڵ نەخۆشە تعامل لەگەڵ هاوڵاتیانان کە هەڵگری ئەم ڤایرۆسن بۆیە ڕێژەی توشبوونیش لە نێو ئەم بەڕێزانەی پزیشکان و کارمەندانی نووسی لە هەموو جیهاندا و لە عێراقیشدا ژمارەیەکی زۆرەیە و لە هەرێمی کوردستانیش بەداخەوە کە قوربانیش تێدا ئەمەش بەڵگەیە کە ئەوان سەرباری ئەوەی زۆر ماندوون زۆریش خۆیان دەپارێزن بەڵام لەبەرەوەی ژمارەکان تا زیاتر بێ ئەوان ژیانیان زیاتر لە بەدڵیەوە لە بەرامبەر مەترسی توشبوونن بەم ڤایرۆسە ئێمە سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین بە دڵنیاییەوە ئەمە کارێکی مرۆییە و خزمەتگوزاریەکی مرۆڤ دۆستیە ئومێدمان وایە کە پزیشکان و کارمەندانی دەنوستی چەندی بکرێ بە تەواوەتی خۆپارێزی لە بکەن لە بەرامبەر ئەم ئەرکە پیرۆزێکە ڕۆژانە ئەنجام دەدەن. دکتۆر گیان بە ڕوخسەتی جەنابتان بە یارمەتیتان من ئەچمە سلێمانی ئەچمە خزمەتی جەنابی دکتۆر عەبدوللەتیف ئەحمەد مامۆستای زانکۆ و وتاربێژی مزگەوتی بەهەشت لە سلێمانی کە ئێستا بەڕاستەوخۆ لەگەڵمانە دیارە من مەبەستم بوو کە جەنابیان لەم بەرنمەیە حەزوریان بێ بۆ وەڵامی بە دیاریکراوی دوو پرسیارم بدەنەوە کە گرنگە بۆ تەواوی هاوڵاتیان و بە دیاریکراوی بۆ مسلمانان کە ڕای جەنابیان بزانن دکتۆر سڵاوتان لێبێ ماندوو نەبن ئینشاءڵڵا پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا خۆتان و ئەزیزانتان. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە لە ئێستادا
بۆ ئەوەی چارەسەرکردنی ئەو کەسانەی کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنان ئاسانتر بێت خێراتر بێت پلازمای خوێنی ئەو کەسانەی پێشتر توش بوون و چاک بوونەتەوە ماوەیەک بەسەر چاکبوونەوەکەیان تێپەڕیوە پێویستە بەڵام دەبینرێت وەکو پێویست ئەو کەسانەی کە توش بوون و چاک بوونەتەوە بەدەم دام و دەستگا تەندروستیەکانەوە نایەن لەم ڕووەوە لە دید و تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن مامەڵە لەگەڵم باسە ئەکرێت و پەیامتان چییە بۆ ئەو کەسانە بێگومان ئەگەر پەیامێکی خۆشتان هەبێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە تۆش و لە تێگڕای بینەرانی بەرنامەکەش. حقیقەتەن بابەتێکی گرنگە و پەیامی من ئینشاء الله لە دەقەکانی قورئان و فەرموودەکانی پێغەمبەرەوە عەلەیهی السەڵاتو وەسەلام هەڵدەقڵێت. خی پروردگار لە قورئانە پیرۆزەکەیدا پێمان دەفەرمێ ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. هەر کەسێک ببێتە هۆکاری زیندووبوونی بە زیندومانی یەک کەس خی گەورە دەفەرمێ فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. وەکو ئەوە کە تێگڕای خەڵکی زیندوو کردبێتەوە بە زیندوی هێش پێێتیەوە بوو بێتە هۆکار و سەبەب لەوەدا. جاوەرە ئەی برای توش بوو بە نەخۆشی کۆڕۆناکە خی گەورە ئەو چاکەی لەگەڵ تۆ کرد چابوویتەوە ئێستا برایەکی ترێت نەخۆشە پێویستی بە تۆ هەیە. خی گەورەش تۆ تاقی دەکاتەوە تا چەند یعنی فەزلی خوا بەسەرتەوە هەستی پێ دەکەیت و تا چەند بەهانای براکەتەوە دەیت کە تۆ ئەو برایەت ڕزگارکەی ئینشاء الله ببیتە سەبەبی فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا وەکو هەموو خەڵکت ڕزگار کردبێ لە مردن وایە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس. خێرترینی خەڵک لای خوا ئەوە نییە کە زۆرترین نوێژ دەکا ئەوە نییە زۆرترین ڕۆژوو دەگرێ ئەوە نییە کە زۆرترین خێر و سەدەقە فەرمووی ئەنفعهم للناس ئەوەی کە لە هەموو خەڵک زیاتر نەفعی هەیە بۆ خەڵک. جا تۆ برا بەڕێزەکەم خوشکە بەڕێزەکەم کە چاک بوویتەوە دەتوانی سوود بە برایەک بە خوشکێکت بگەیەنی کەم تەرخەمی مەکە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ خەیر الناس خێرترین کەس لای خوای گەورە و ئەحەبهم إلی الله من نەفع الناس. خێرترین کەس و خۆشەویستترین کەس لای خوا ئەو کەسەیە کە سوود بە خەڵک دەگەیەنێ. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ لأن أمشي مع أخي المسلم في حاجة له لأقضيها أحب إلي من أن أعتكف في هذا المسجد شهرا. ئەگەر لەگەڵ مسلمانێک بڕۆم حاجەتێکی بۆ جێبەجێکەم ئەوە بەلامەوە خێرترە لەوەی کە یەک مانگ لە مزگەوتی مەدینە بمێنمەوە بۆ عیبادەت و خواپەرستی. بۆیە بەڕێزەکانم ئەم خێرە لە دەست خۆتان مەدەن چاوەڕێی ئەجرکەن لای خوای پەروەردگار و چاوەڕێی ڕزگاربوونی مسلمانێکن بەهۆی ئێوە بێگومان خوای گەورە بەرەکەت دەخاتە ژیانتانەوە کە ئەوە بکەن و وەفایەکیشە بۆ خوای گەورە کە خوا چاکەی لەگەڵ کردی تۆش چاکە لەگەڵ غەیری خۆت دەکەی ئینشاء الله. باشە دکتۆر خۆت ئەزانی ئەم ساڵ بەداخەوە بەهۆی بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی زیاتری تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا مسلمانان دەرفەتی ئەوەیان نییە کە سەردانی ماڵی خوا بکەن و فەریزەی حەج بەجێبهێنن. ئەگەر کەسێک بۆی بلوێت وەکو جەنابتان ئاماژەتان پێدا بتوانێت خوا ئەو چاکەی لەگەڵ کردبێ کە توش بوو بێت و چاک بوو بێتەوە پلازمای خوێنەکەی ببەخشێت لەو ڕۆوە ئەکرێ بڵێن وەکو لە ناو کوردەواری خۆمانە ئەڵێن خێری حەجێکی بۆ دەنووسرێت. مامۆستایەتگەر مۆزوعی خێری حەجێک ئەمە دەبێت ئاەت و حەدیث دیاریکە. بەڵێ ئەمە وەکو ینی بابەتێکی گشتی کە لە ناو خەڵکە ئەوترێت. بەڵێ گومان لەوە دانیە گومان لەوە دانیە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام کاتێک کە وەحی بۆ هاتە خوارێ یەکەم جار زۆر تێکچوو فەرمووی خفت على نفسی لە خۆم ترسام تووشی بەڵایەک بووبم. خەدیجەی خێزانی زۆر زیرەک و تێگەیشتوو بوو فەرمووی دڵنیا بە خوای گەورە تۆ تووشی ناڕەحەتی ناکە. بۆچی؟ چونکە تۆ لەو کەسانەیت کە تعین على نوائب الحق ئەو کەسانەی کە بەڵایەک دێ موسیبەتێک دێت تۆ دەچی شانی دەدەیتە بەر و یارمەتی خەڵک دەدەی. بۆیە ئەمە سیفەتی پێغەمبەرانە عەلەیهیم السەڵاتو وەسەلام کە ئەم ساڵ حەج نییە بۆ ئێمە. بۆیە هەر کەسێک کە پارەی هەبێ و توانای هەبێ بچێتە حەج و حەجی بۆ نییە واللهی یارمەتی نەخۆش بدا یارمەتی فەقیر و هەژار بدا زۆر خێرترە. بەڕاستی دەیڵێم جەنابی وەزیری تەندروستی لا دانیشتووە و پزیشکەکانەوە تەخەسوسی ئەوانە کە هەمویان ئاماژە بەوە دەکەن کە بێت و مرۆڤ مەناعەی بەهێز بێت زیاتر بەرگەی نەخۆشیەکە دەگرێ. من لێرە دەیڵێم ینی ئەوەی کە لە توانای حکوومەتی هەرێمدایە بۆ ئەوەی معنەویاتی تێگڕای میلەتەکە و بەتایبەتیش نەخۆشەکان تەواو ئینهیار نەکا و مەناعەیان نەڕوخێ
یعنی ئاوڕیان لێ بدرێتەوە چارەسەری کێشەی موچەیان بۆ بکرێ باوەڕکە نەفسیەن تەسیری زۆر دەبێ بەڵێ پلازماکە گرینگە لەو لاشەوە براکانم نەبوونی موچە خەڵکی ئینهیار پێهێنا نەخۆش بەجارێک بۆیە باکەم تەرخەمی نەکرێ هەموو لایەک ئینشاءڵڵا هەر یەکێک لە ئێمە لە هەوڵدا بێت لە هاوکاریدا بێت لای خوای گەورە پلەی بەرز دەبێ ئینشاءڵڵا ومانای مسلمانێتی یعنی چی المسلم وأخو المسلم إنما المؤمنون إخوة جات من برايكم نخوش كوتو بيويستي بمن به من هاوكاري نكم چه سوديكم هيا بوي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي من استطاع منكم أن ينفع أخاه فليفعل هر کس لئیوه توانی سود به مسلمانک بگینه به کسیک بله قومانک بگینه با بی بگینه پیغمبر صلی الله علیه وسلم فرموی آفرتک که لروشتیشی دا خراب بو بهوی صگێک و خوای گەورە خستیە بەهەشتەوە و ئافرەتێکیش بەهۆی پشیلەیەکەوە خوا خستیە جەهەنەمەوە پشیلەیەک منعی کرد نەیهێشت ئاو بخواتەوە و نان بخوا تا مرد خوای گەورە دەفەرمێ و ئافرەتە بەهۆی ئەو پشیلەیەوە دەچێتە جەهەنەم ئافرەتێک سەگێک کە تینووی بوو تەنها ئاوی پێدا کە بەغیە بوو داوێن پیس بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ بەهۆی ئەو چاکەی لەگەڵ سەگێک کردی خوا دەیخاتە بەهەشتەوە ئەی چۆن من و تۆ ئێستا بین چاکە لەگەڵ مرۆڤێک کەین مرۆڤ ببێینە هۆکاری ڕزگاربوونی لە مردن ئەی چۆن خوا ناتخاتە بەهەشتەوە براکەم یا خوشکەکەم کە تۆ توش بوویت و چاک بوویتەوە هەمومان لەسەرمانە هاوکار بین ئینشاءالله ئینشاءالله دکتۆر عەبدوڵەتیف کۆتا پرسیارم و جەنابیشتان بۆی کۆتا پەیامی خۆتان بگەێنن چونکە من میوانداری جەنابتانم کردبوو بە سوپاسەوە کە قبوڵتان کرد بۆ ئەوەیە و پەیامە بگەێنین سەبارەت بە خۆپارێزی تاکپارێزی یەکترپارێزی چ پەیامێک تەیە بۆ ئەوانەی ئەهلی مزگەوتن و تەواوی مسلمانان و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان سەبارەت بەوەی کە خۆیان بپارێزن تا ئەم ڤایرۆسەی ڕووی تێکردوین یعنی بە کەمترین زیانی گیانی و ماڵی لە کۆڵمان ببێتەوە براکەم دیسان دەچمەوە خزمەت قورئان پەروەردگار پێمان دەفەرمێ لە قورئانە پیرۆزەکەیدا خودوا حیذرەکم حەزەری خۆتان وەربگرن کەواتە واجبە لەسەر ئێمە حەذەر بکەین شەر نییە لە دوژمنێک چەکی بەدەستە ئەمڕۆ ڤایرۆس دوژمنێکە بۆ مرۆڤایەتی کەواتە واجبە وەکو شەرع تۆ حەذەری لێ بکەی ئەمە مانای ئەوە نییە بڵێ من لە خوا نەبێ لە کەس ناترسم خوای گەورە فەرمانی پێکردووی حەذەری لێ بکەی خوای گەورە دەفەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم خۆتان مەکوژن بۆیە کە تۆ خۆپارێزی نەکەی لەوانەیە بیبیتە هۆکاری خۆکوشتن کە تاوانێکی زۆر گەورەیە لاموبالاتی و ئیهمالی بکەیت لەوانەیە بیتە سەبەبی خۆکوژی لەوەشە ئێستا گلەی بکرێ بۆ من دەمام و دەستچێش چونکە من بەتەنهام ئێستا لە مزگەوت دانیشتم نهاتوومە ستۆدیۆی جەنابتان و هەروەها سەرەڕای خۆکوژی لەوانەیە نەخۆشیەکە تۆ نەمری بەڵام بیگوازیتەوە بۆ کەسانێکی تر ببیتە سەبەبی ئەوەی کە مسلمانێک و چەندان مسلمان بەهۆی تۆوە تۆ ببیتە بکوژیان کەواتە مۆزوعەکە دەبێت بە جددی سیر بکرێ نەببە بکوژی خۆت نەببە بکوژی مسلمانانیش و خەڵکیش بە حەذەر بکەین وەکو خوای گەورە فەرمانی پێکردوین کەواتە ئەم بابەتە هەم واجبێکی شەرعیە هەم مەطلبێکی نیشتیمانی و کۆمەڵایەتیشە لە هەردوو ڕوانگەوە دەبێت ئینسان سەیری کات وەکو گوناهبار دەبین لای خوا لەوەی ببیتە بکوژی خۆت قاتیلی نەفسی خۆت و قاتیلی خەڵکیش کە بۆی دەگوازیتەوە کە بێت و خۆپارێزی نەکەیت حەذەر نەکەیت ئەو ڕێنمانەی کە هەیە نەکرێ ئێمە ئەوەتە لە مزگەوتی بەهەشت زۆر بە گەورەی هەڵم واسیوە ڕێنمایەکانی تەندروستی کە چییە تاوەکو ڕێگا پێدرا بوو نوێژ دەکرا بەو شێوازە کە لێک جیاوین ئێستا ئەوەش نەما هەمومان لەسەرمانە بۆیە مسلمانان بەگاڵتەوەری مەگرن بەڵێ سیاست و چی کە هەر شێوازێک هەیە لە ئارادا ئەمە بابەتێکە ئەمەش بابەتێکی ترە پێویستە خۆمانی لێ بە دوور بگرین حەزەری لێ بکەین نەببینە سەبەبی بەڵاو مصیبەت بۆ خۆمان و خێزان و مناڵمان نەببینە بەڵاش بۆ دەرەوە و خەڵکی تر ئینشاء الله تعالی داواکارم لەخوای گەورە شیفای نەخۆشەکان بدا ئەو بەڵایشمان لەسەر لا بدا و زروفی تێگڕای میلەتەکەشمان خۆش بکا و قەیرانەکان بە گشتی لەسەرمان لابەرێ بە ڕەحم و کەڵەمی خۆی جەنابی دکتۆر عەبدوڵەتیف ئەحمەد مامۆستای زانکۆ وتار بێژی مزگەوتی بەهەشت کە بەڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سەبارەت بە گرنگی بەخشینی پلازمای خوێن و چەند بابەتێکی دیکە لە تێڕوانینی ئاینی پیرۆزی ئیسلامەوە زۆر زۆر سپاس بۆ و کاتەی بە ئێمەتان بەخشی ماندوونە بن دکتۆریان سپاس بۆ سەرکەوتوو بنخواک هاوڕێیانم پێمەڵێن کاک تەیفور لە چۆمان حازرە بعد یەک دوو پرسیار لەویش بکەین و دێمەوە خزمەتان دکتۆریان
تەیفورگیان سڵاوتان لێ بێماندوو نەبن ئینشاءڵڵا پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا خۆتان و ئەزیزانتان و ناوچە و دەڤەرەکەشتان. پرسیارەکەی من ئەوەیە دۆخەکە لەو سنوورە چۆنە و تا چەندە پێویستە هاوڕاتیان ئەو حەزەرەی کە کردویانە دوو هێندە و سێ هێندە و چوار هێندەی بکەن. فەرموو. یادگار سڵاو لێبێ بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک ئەوەی تایبەت بێت بە دەڤەری باڵەکەتی بۆ پێ ئێستامە لە قەزای چۆمانین ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان قەزای چۆمان لەگەڵ سۆران ڕواندز مێرگە سۆر ئەوە بە هەرسێ قەزای سۆران ڕواندز مێرگە سۆر تاکو ئێستا 76 حاڵەت تۆمارکراون بەڵام بە تەنها لە قەزای چۆمان کە دەتوانین بڵێن لە سنووری ئەو چار قەزای ڕێژەی دانیشتوانی کەمترینە 109 حاڵەت تۆمارکراون ئەمەش ڕێژەکە یەکجار زۆرە بەڵام من هەوڵ دەدەم هیچ ئامارێک یان شیکردنەوەیەک بۆ بابەتەکە نەکەم میوانێکم لەگەڵە ڕاستەخۆ پرسیارەکانم ئاراستەوەی دەکەم بەڕێز دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان. دکتۆر سڵاو لێبێ جەنابی وەزیری تەندروستی لە ستۆدیۆ دانیشتووە و میوانی یادگاری پێشکەشکارە پێمان بڵێ ئامارەکانی توژبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە باڵەکایەتی بەگشتی و بەتایبەت سنتەری قەزای چۆمان چیمان پێداڵێن. بەڵێ بەخێربێن بەخێر هاتنی میوانە بەڕێزەکەشیانەکەین و سپاس بۆ بینەرانی کوردستان 24 لە ئێستادا لە کۆی ئەو 1961 سامپڵی کە وەرمانگرتووە لەلایەن تیمەکانی پشکنین تاکو ئێستا 109 حاڵەت هەیە لە سنووری بەڕێبەرای تەندروستی چۆمان کە 86یان لە سنتەری قەزای چۆمانن و 20یان لە ناحیەی حاجومەران و دووشیان لە ناحیەی قەسرێ وەشیان لە ناحیەی سیمیلانە و لە کۆی ئەم 109 پتوژبووە کە ئامارەکان لە هەڵکشاندانە و خۆشببختانە تاوەکو ئێستاش 56 حاڵەت گەڕاونەوە زیندراون گەڕاونەتەوە ناو کە سوکاریان کەبارەی تەندروستیان لە ئێستادا جێگیرە. باش دکتۆر ئەگەر پشت بە ئامارەکان ببەستین ڕێژەی دانیشتوانی ئەو دەڤەرە زۆر کەمترە لە قەزای سۆران لە مێرگە سۆر بەڵام ڕێژەکە زۆر زیاترە ئەوەی باڵێن ئاماری توژبووان پێت وایە دۆخەکە لێرە خراپە؟ بەڵێ بەداخەوە کە ئەمە وەکەوەی ناڵێم کە ترسێکی زۆر بخرێتە دڵی بەڕاستی دانیشتوانی ئەم دەڤەری باڵەکەیەتی بەڵام بەگوێرێ ئەو ئامارەکان پێمانەڵێن کە بەڕاستی دۆخەکەمە ترسیدارە وەکەوە ئەو دوو حاڵەتی کە لە ناحیە قەسرێت تۆمارکرا کە ئەمانە بەڵێ دوو کارمەندی تەندروستی خۆبەخش بوون هیوای چاکبوونەوەیان بۆ ئەخوازین کە هاتبوون وەکو دەورە بەشدار بن لە وەرگرتنی سامپڵ لە حاڵەتێکدا ئەگەر هاتوو ئەم ناحیە پێویستی بە تیمی و پشکنین هەبوو دەرکەوت کە لە ئەسنای وەرگرتنی دەورەکان سامپلیان لێوەرگیرا بوو کە بەداخەوە هەردووچیان حاڵەتەکان پۆزتیڤ بوو ئەمە شوامان پێڵێ بڵێ حاڵەتی پۆزتیڤ لە ناو زۆربەی چین و توێژەکان یاخود لە زۆربەی ناحیەکان و گوندەکاندا هەیە. باشە دکتۆر بۆ پێی کە تیمەکانتان بەردەوام دەگەڕێن چوار تیمتان دروست کردووە بەڵام تیمی سۆرانیش بەڕێبەرای تەندروستی سۆران شاوکاریتان دەکات لە وەرگرتنی نمونە چەند نمونەتان وەرگرتووە و گرفتان چییە لە پێداویستەکانی وەرگرتنی نمونە؟ لە ئێستادا لە زۆربەی کاتەکان کە حاڵەتی توژبوو زۆر ئەبێت ئێمە بە سوپاسەوە بەڕێبەرای تەندروستی سۆران تیمان بۆ ئەنێرێت تیمەکانیش تەوزی ئاکەین بەسەر ئەو شوێنانەی کە پۆزتیڤی تێدایە لە بەرکەوتە نزیکەکانیان لە خێزانەکانیان وەرەگیرێت و ئەوانەی کە لە ژێر ڕاستپاردەی پزیشکەکان لە فریاکەوتنەکان ناویان تۆمار ئەکرێت یاخود پێویستە سامپلیان لێ وەرەگیرێت ئەمانە تەوزی ئەکرێن بۆ ئەو شوێنانە سامپل وەرەگیرێت. بەڵام پێشتر ڕۆژێک کاتم لەگەڵ جەناب قسەمان کرد کێشەتان هەبوو لە پێداویستی ینی پێداویستی وەرگرتنی نمونە ئەوەتان نەبوو ئایا ئەو گرفتتان ماوە چونکە وەزیر لە ستۆدیۆیە جەنابی وەزیر دەتوانێت ئاراستەوی بکەیت؟ بەڵێ لە ئێستادا ئێمە ئەوە بۆ دووەم جارەکە ئەم کەڵچەرە ڤایرۆس کەڵچەرەکە VTM-ەکە لە لای خۆمانە دروست دەکرێن بۆ دووەم جارە واتە لە هەر لە نەخۆشخانەی چۆمان بەسوپاسەوە کارمەندانی نەخۆشخانەی چۆمان هەڵستن بە دروستکردنی ئەم تیوبانە. کێشەتان نیە لەوە؟ لەو ئێستادا لەوەی کێشەمان نیە. بەڕێز دکتۆر ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان زۆر سپاس بۆ زانەکە بەڵێ ببوورە ئەوانەی کە چاکە بنەوە ئامۆژگاریمان بۆ ئەوانە هەیە کە پێویستە 4 ڕۆژ لە ماڵی خۆیان بمێننەوە هەتا پیانەکرێ بەرکەوتیان لەگەڵ ماڵ و منداڵیان کەم بێت و لە ڕێی بەیانیش لە ڕێی کۆبنەوە لە قایمەت داوایان لێکەینە و فەرمانبەرانەی کە حاڵەتی پۆزتیڤ لە عایلەکانیان ڕێ ببەخشێن لە دەوام و پێویستە تێکەڵام نەبن و پێویستە نست
بچنە سەرکار و ئیش و کاریان. باشە پەیامەکەت گەیشت زۆر سپاست دەکەین یادگارەوە قسەکانی بەڕێوەبەری تەندروستی چۆمان بوو بەڵام دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم ئەمڕۆ لە کاتژمێریدا ڕاستەخۆ قسەم لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سۆران کرد بەو پێی ئەوان هاوکارێکی تەواوی ناوچەکەن بەگشتی و بەتابەت قەزای چۆمان کە دۆخی خراپە بەڵام کیتی پشکنینیان نەما بوو ئەوەی کە لە سنتەری کۆڤید-19 لە سۆران شیکردنەوە بۆ پشکینەکان دەکات ئەوە گرفتێک بوو کە ئەمڕۆ سنتەرەکە کاری نەدەکرد کە دەکرێت ئەوە ڕوبەڕووی جەنابی وەزیر بکرێتەوە بەگشتیش دۆخی ئێرە باش نییە تاکو ئێستا. زۆر زۆر سپاس تەیفور سپاس بۆ میوانەکەت کاک دکتۆر ئەحمەد بێگومان ئەوانەی باسکران ئەوەی پێویست بێ ئاڕاستی جەنابی وەزیری دەکەین دەچمە گەرمیان لای هەرێم سڵاوتان لێبێ ماندوو نەبن زانیاریەکان لای ئێوە چی دەڵێن سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و دۆخی گەرمیان بە شێوەیەکی گشت. بەڵێ یادگار شەو باش شەوی میوانەکانیشت باش دەمەوێت پێش هەموو شتێک ئەوە وێنەیەکە هەمووی دەخولەکە ئەو وێنەیە بۆ من هاتووە وێنەی ئافرەتێکە لە بەردەم نەخۆشخانەی قەڵا کە تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا و ئەو کەسانەی تووشی ڤایرۆسەکە دەبنیان تووشی تەنگە نەفەسیان تووشی و حاڵەتانە دەبن ئەو نیشانانە دەبن کە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێدەکات ئەمە وێنەیەکە یادگار ئێستا ژنێکە لە بەردەم نەخۆشخانەی قەڵا کەوتووە بە قسەی یەکێک لە پزیشکانی گەرمیانیش ئەم ژنە هەموو حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنای تێدایە بەڵام نەخۆشخانەی قەڵا کە لە سنووری دارەی گەرمیانەوە بە تایبەتیش لە شاری کەلار تارخان کراوە بۆ ئەو کەسانەی تووشی ڤایرۆسەکە دەبن نەیتوانیەوە ئەم ئافرەتە وەربگرێت ئەم ژنە نەیتوانیەوە وەری بگرێت بۆیە بە ناچاری ڕەوانەی بەشی فریاکەوتنی قەزای کەلار کراوە چونکە یعنی بۆچی وەرنەگیراوە پاساوی داخڵنەکردنی لە نەخۆشخانەکە چی بۆ داوای یەکەم ژمارەی توشبووان لە نەخۆشخانەکە زۆرە و دووەم بزیشکی پسپۆر کە ئەو نەخۆشانە وەردەگرێت پێی وتووە بە کەسوکارەکەی وتووە بە مێردەکەیان وتووە مێردەکەی لەگەڵایە ئەمە مێردەکەی خۆی وێنەکەی نردووە بۆ بزیشکێکشی نردووە پیان وتووە وتیانە دەبێت راپۆرتی بزیشکی هەبێ کە ئەم خێزانەی تۆ ئەم ژنە تووشی کۆرۆنا بووە یعنی ئەمە هەمووی دەخولەکە یادگار کاتێک من لێرا وەستاوم ئەم لەم ماوەیەدا کە چاوەڕوانیەوە بوومە لەگەڵ ئێوە پەیوەندەکە بکەم ئەم وێنەیە بۆ منیش هاتووە کە سوکارەکەی نردوویەتی بۆیە دۆخی تەندروستی گەرمیان ئەوەی بەدەست ئێمە گەشتووە تا ئێستا ینی دۆخەکە باش نییە بە شێوەیە کە تەنها لە سنووری ئیدارەی گەرمیان 55 کارمەندی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان لە بزیشک و لە کارمەندی تەندروستی و لە فەرمانبەری بەڕێوەبەرایەتەکە تووشی کۆرۆنا بوونە ئەمە لە کۆی ئەو 496 کەسەی کە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە توش بوونە هەریەم خەڵک پابەندە دەوتێت بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کاوڵاتیان وەکو پێویست پابەندین و تا ئێستا ڤایرۆسەکە بە مەترسیەکی جدی سیر ناکەن ئیدارەی شارەکە لەو ڕۆوە توانێت چی بکات یعنی خەڵکێکی زۆر ئەوەی بەدەستی ئێمە دەگات وەکو ڕۆژنامەنووسێک کە لە سنوورەکەداین هەر ئەمڕۆ ئەمە دوو ڕۆژە چەند کەسێک نامەی بۆ من نردووە پێشتر کۆمنتیان بۆ من کردووە لەسەر و پۆستانەی کە باسی ڤایرۆسی کۆرۆناەوە بەیاننامەکانی وەزارەتی تەندروستی وەزارەتی ناو خۆمان بڵاو کردوێتەوە وتویانە نەخۆشی کۆرۆنا درۆیە بڵێ بڕۆیان پێی نەبووە ئەم ڕۆنامەیان بۆ نردوم داوایان کردو ئەڵێن کاکەرێم لە ڕێگەی کەناڵەکەتان ئێوە ڕۆژنامەنووسن داوا بکەن با کەرنتینەیەکی دوو هەفتەیی لە گەرمیان ڕابگەندرێت بۆی هاوڵاتیان پابند بن یعنی هەر خودی ئەو کەسانە ئێستا گەشتون بۆ قەنەعەتەی کە ڤایرۆسەکە مەترسیدارە ئەم بڵاوبوونەوەی ئەم پەتایە بڵاوبوونەوەیەکی مەترسیدارە ڕەحم بە کەس ناکە بۆیە دۆخی تەندروستی گەرمیان ئەوەی کە ئێمە لەگەڵ بەڕێز سیروان محەممەد بەڕێوبەری تەندروستی گەرمیانیش قسەمان کردووە تیمەکانی تەندروستی گەرمیان کەم تەرخەم نەبوونە چونکە تا ئێستا 55 کارمەندی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان بە بزیشک و کارمەند و فەرمانبەرەوە تووشی ڤایرۆسەکە بوونە کارمەندێکیان گیانی لەدەستداوە ئێستا لەم ڕۆژانە یەک دوو ڕۆژێکە ئەبینین خەڵک لە بازار و لە شوێنە گشتەکان نسبەیەکی کەم دەمامک بەکاردێنن بڵێ هەرێمجارڕێنمایەکانیش ئەوەیە کە زۆرترین خۆپارێزی ئەوەیە کە هاوڵاتیان دەمامک بەکاربێنن سپاسانەکەم هەرێم ماندوو نەبن سپاس بۆ زانیاریەکانتان بەو هیوایی بتوانین
بە دوواداچوونی بۆ بکەین دۆخی تەندروستی هاوڵاتیانی دەڤەری گەرمیان یعنی نەکەوێتە دۆخێکەوە کە مەترسیدار بێ ماندوو نەبن لە شتان ساغ بێت دکتۆر بێمەوە خزمەتی جەنابتان ببوورە ماوەیەکە جێمێشتووی بەڵام ینی بۆی پانۆرامایەک بێت زانیاریەکان بەگشتی بگوێزینەوە من پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم زۆر کەس لە پەرلەمانتارانی تیابوو سەرۆکی حزبی تیابوو تەنانەت من پزیشکیشم بینیەوە بە ڤیددیۆش لامە کەیوت ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکی جدی نییە هەندێکیانێنوت هەربوونی نییە هەندێکیان تەشجیعی خەڵکیانە کرد کە بچنە دەرەوە ئاساییە دەمامک مەبەستن دەستکێش بەکارمەێنن ئەوان تا چەند ڕۆڵیان لەوە هەبوو ڤایرۆسی کۆرۆنا بگاتە قۆناغێک کە ئێمە ناوی بنین قۆناغی سوور و مەترسیدار ئەوانە بەشێکی گەورەی ئەو هەڵکشان و بڵاوبوونەوە تەشەنەکردن بە دوو هۆکار هۆکار یەکەمیان کە تەسیراتی لەسەر دروستکردنی ئەو تێگەیشتن و قەنەعەت و متمانەیە بوو لەسەر هاوڵاتی کەوای کرد هاوڵاتی خۆپارێزینەکە بۆیە من دایم دەڵێم ئەمنەوە بە تاوانێک دادێنێم کە تۆ وا بکەی هاوڵاتی باوەڕ بە نەخۆشیێکی وا کوشندە نەکە و دژی ڕێکارەکانی تەندروستی کە ڕێکاری تەندروستی ڕێکارێکی زۆر مرۆڤ دۆستانە و خزمەتگوزاریی مرۆییە پەیوەندی بە هیچ شتێک نییە من باسم کردو ناچمە سەرەوە تەفسیلە بۆیە هۆکارێک بوو لەسەر هاوڵاتی هۆکاری دووەمیان کە دەڵێن بە دوو شێواز تەسیراتی لەسەر کۆمەڵێک لایەنی جێبەجێکار و حکومیژە بوو لەسەر لایەنەکانی جێبەجێکار کە جۆرێک لە خاوبوونەوە و دەست هەڵگرتن لە کۆمەڵێک ڕێکار و شلبوونەوە لە ئیزراعاتەکانی سەحی و تەنانەت هەڵگرتنی کۆمەڵێک ڕێکاریش پێویستیش کە بەداخەوە ئەم دۆخەیان دروست کرد کە بەداخەوە ئەوانە بوون هۆکاری ئەوەی کە ئەو تەشەنەکردنە چونکە ئێستاش دەڵێن هۆشیاری تەندروستی هۆشیاربوونەوەی هاوڵاتی و ڕۆشنبیری تەندروستی و دەوری ڕاگەیاندن و دەوری بڵاوبوونەوەی ئەو پەیامانە زۆر گەورەترە لە دەوری چی بەو هاوڵاتیانە گوێیان لەو کەسانە ئەگەر چی بەو هاوڵاتیاناڵێن کە گوێیان لەو کەسانە کرد کەم تەرخەمیانەوان ئەو کەسانە ئێستا خۆیان بە ماسک و بە دەستکێشەوە لایڤەکەن لە نازانم ئەوانە سوودیان لە چی وەرگرتەوە لەو ینی بۆچی ئەو تێگەیشتنە دروست دەکەن بۆچی لە دژی ڕێکاری تەندروستی ئەمە لە پەتایەک بۆ هەموو دنیا هەبوو یعنی باشە من پرسیارشتر دەکەم ئەی ئەگەر ئەو پەتایە تەنها لە کوردستان هەبایە لە جیهان نەبووایە لە وڵاتانی دەوروبەرمان نەبایە کە ئەوە زۆر واردە لە هەندێک نەخۆشی تر هەیە تەنانەت لە قەزایەک نەخۆشێک بڵاو دەبێتەوە یان لە ناحەیەک لە گوندێک لە گەڕەکێک باشە دەکرێت هەموو پێکەوە دژی بۆستنەوەی بڵێن نییە هەیە ئاخر هەیە و ئەوە زانستە و ئەوە سەرچاوی پزیشکیە و ئەوە مەسئولیەتێکە و ئەوە ئەرکی وەزارەتی تەندروستی ئەرکی حکوومەتە کە زۆر بە شەفافیانە ئێمە دەهاتین لێرە دەمانگوت ئەمە ڕێژەی کەمە ڕزامان وایە ئەم هێڵەوەی لێنێ خۆنەخواستە بەرز بێتەوە بە هەزاران بێت ئێستا گەشتینە ئەوە بۆیە هیوادارین هاوڵاتی تاکە سەرچاوی فەرمیەکەی سەرچاوی وەزارەتی تەندروستی بێت و تەمەشاکەن دنیا بە شێوازێک ڕۆی ڕاستە هەندێک هۆکاری تر ڕەنگە هەبووە لە بۆ ئەو تەشەنەکردنا کە گوتمان لە ڕێکارەکە بەڵامەوانی دیکە هاوکار بوون کە بەڵام دروستکردنی ئەو زمینەیە و بۆ بڵاوبوون و تێگەیشتنە زمینەیەکی خۆش کرد کە دەست لەسەر هەندێک ڕێکار هەڵبجێت کە ئەمە لە بیسەرەدا و دژی دکتۆر ئەمڕۆ گوێمان لێبوو لە هەڵەبجە کە کوردستان 24 لە گەشتی هەواڵەکان لایڤی بڵین بە ڕاستەوخۆ پەیامنێری وەرگرت ئەوە ئێستش کاکە تەیفور لە چۆمانەوە باسی سۆرانی کرد ئەڵێن کیت نەماوە ئەمە باسم کرد طبعاً ئێمە بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی هەم دەسەڵاتدارن لە دابینکردن و هەموو بودجەیەکی تەرخان کرا و هەر بودجەیەک لە وەزارەتی تەندروستی تەرخان کرا بە تەواوەتی بەسەر بەڕێوەبەرایەتی گشتەکانی تەندروستی دانراوە و بودجەی تەرخانکراوی مانگانەی ڕۆتینیشان هەیە و دەسەڵاتدارن بە دابینکردنی تێست و کیتەکان بۆ هەموو بۆ نەخۆشخانەکان نەک تەنها بۆ چۆمانیان بۆ سۆران بۆ هەموو بەڕێوەبەرایەتی گشتەکان بۆیە ڕاستە لەوێ و لەوێ کورتێنان دەبێت تەنان ناو شاری هەولێر لە ناو دوهۆک لە سلێمانی ئەومە ئەوڕۆ نییە ئەوە چەند مانگێک کار لەوە دەگرێت ڕۆژێ ڕسیدی تێستت کەم دەبێتەوە زیاد دەبێت و مناقلە دەبێت من ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی پارێزگای هەڵەبجە تەنانەت گەیشتە و ڕادەیە ئەگەر نەیبێت لە هەر شارێکتر بمناقلە دەکەین بەشی تاقیگەمان ڕاست پارتکە بە زووترین کات تا ئەوان دابین دەکەن دێکرانندێکجا پارەشتێ وەکو باسم کرد نییە بۆیە ئێمە دیسان لێرەش دەمەوە لە سەرتاش دەڵێن ئێمە ڕۆژانە کۆمپانیەکانە یانش ئەو شەریکاتی دابینکردنی پێداویستی پزیشکیوانەیە ئێمە بە پێچوانەوە لە سەرتاوەش وەکو بەڕێز پارێزگاری سلێمانیش دیارە نازان باس کرد ئێمە ئاسانکاری دەکەین وەکو لیژنەی باڵا بڕیارمانداوە ئاسانکاری بکەین بۆ دابینکردنیان پێداویستیانە
وەسپاسی هەماشیەوە بۆ سۆرانیش بۆ هەموو هەرێمی کوردستان نەک بۆ تەنانەت بۆ عێراقش بۆ بەغداش لە دەواازەکانی سنووری ئیبراهیم خەلیل لە فڕۆکەخانەکان دێت ئێمە تەسیلات دەکەین بەڵام کۆمەڵک پێوە و ڕێنمایی هەیە لەسەر ئەساسی ئەوراق و دەبێت دروست بێت کۆمە بۆ مرۆڤە اینجا ئەمە بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێریش ڕادەسپێرین بۆ دابینکردنی و من پێشوش ئاگام لێ بووە کە ئەم دابینکردنە بەردەوامە بۆ بەڵام ڕەنگە شارەکان قەلق نەبنیەوە ئێمە ناهێڵین بێ تێز بن بڵێن دا بخرێ و تێز نەگرێت بچین لە بەرەوەی ئەمە بە دڵنیای مناقلات دەکەین لە نێوان شارەکان مناقلات هەبووە بابەتێکی دیکەی گرنگ هەیە هاوڕیان ئێستا دێمە خزمەتان بۆی پەیوەندی تەلەفۆنێکەش وەربگرین لەگەڵ لەسەر قسەی ئەم بەڕێزە هەبوو لە گرمیان باشە ڕاستە ژمارەی زۆری هاوڵاتی بەڵام من پێش داوای راپۆرتی پزیشکی باسی ئەو مۆبایلەکەی کرد کە ڕسم وێنەیەک پیشاندا من پێش بێمە ناو بەرنامەکە لەگەڵ بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی گەرمیان دکتۆر سیروان قسەم دەکرد یعنی ئەو باسی کێشەیەکی لەو دۆخە نەکردو کە نەخۆش وەرنەگیرێ نەخۆش وەردەگیرێ بەڵام پۆلینی نەخۆش دەکەن من دەمێ ئەم تێگەیشتە نازانم بزەبت بە دوای بەرنامەکەش دیسان بە دوواداچوونی وێنەی دەکەم هیوادارم پەیوەندیم پێ بکەم پێیان نێرێ بەڕێستان ئێمە بەکارگەریمە لەسەر حالەتێک ڕادۆستین بەڵام دیارە پزیشکێک پێی گوتووە پۆلینکردنی نەخۆش بەڕێزیان باسی وەی کرد کە ئەمە بڕیاری ئێمە بۆ کە ئەو نەخۆشانەی هەڵگری نیشانەکان نین واتە باری تەندروستیان تەواو زۆر باشە دەخرێنە شوێنێشتر لە بەشە ناوخۆیەکان لە نەخۆشخانێک ئەوانی لە نەخۆشخانە دەمینە ئەوانن کە باری تەندروستیان جێگیرنی و نیشانیانەیە بۆیە من بە دوواداچوونیش بۆ دەکەم بۆ حاڵەت ینی منم ڕۆنامەیەکی دیکەشم واتوەر لەو بارەیەوە دکتۆر عەفوم کەی بۆەوەی هەر وەکو پاڵپشتی بۆ قسەکانی هەرێمیش ئەڵێت ئێمە وەکو خێزانێکی حوت کەسی کە 5 کەسمان تووشی کۆرۆنا بووینە ئەمڕۆ زیاتر لە 3 جار سەردانی نەخۆشخانەی قەڵامان کردووە تەنانەت بۆ یەک جاریش بەدەممانەوە ناتون ئەمە قسەی ئەوە هەر 3 جارەکە هەر جارە و لەگەڵ نەخۆشەکان ئێمە بە 2 سعات لەبەر و گەرما وەستاوین باسی کەلارەکە ینی خۆی نەخۆش ناتوانین لێ خۆم کۆرۆنام دەبێت پشکنین بۆ بکرێت ئەگەر پشکنین بۆ کرێ پۆزیتیڤ وەرنەگیری ئەمە ناکرێت ئەمە ئیجراعاتی وەردەگرین بەڕاستیە بەڵام بە دڵنیاییەوە بە دوواداچوونی بۆ دەکەین زۆر باش دەبێت هەموو نەخۆشێک ڕاستپاردەی ئێمە بۆ پزیشکانی بەڕێزەوەی ناکرێت نەخۆش لە ماڵەوە لە ماڵەوە دابدرێت نەخۆش دەبی بێتە نەخۆشخانە و نەخۆشخانە جێگە نابێتەوە ئێمە بەشە ناوخۆیەکان بەسپاسەوە لە تعلیم عالی وەرمان گرتووە لە هەموو شوێنێک بەچی ناوخۆی بۆ نەخۆشخانەی وەزعی تەندروستیان جێگیرە دکتۆر من بمبورە زوو قسەکان پێڕم چکە پرسیار زۆر قەلەقی کاتەکەشم لە خاڵی حوتەمی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ ینی بەدەق هاتووە ئەڵێ پابندکردن بە بەستنی ماسک و لێپرسینەوە لەوانەی سەرپێچی دەکەم من هاوڕێیەکەمە میێوارەیە لە کاتۆ بەرەو تەلەڤیزیۆن دیارە پێویستی بەوە بۆ سەردانی دەرمانخانەیە بکە ئەڵێت لە هەندێک دەرمانخانە لە شاری هەولێر ئەم پابندبوونە نابینرێ لەلایەنە و بەڕێزانەی کە لەوێن بەکارێنانی دەستکێش بەکارێنانی ماس خۆتەزانی ئەوانە بێ نمونەیەکی باڵا بن کە خەڵک چاویان لێ بکە بەڵام کە خەڵکەوانە بینێڵە دیارە ڤایرۆسەکە هیچ نییە بۆیە ئەوە تا ئەوان خۆیان شارەزان و نایبەستن لیژنەکانتان لەم بارەیەوە کاگیادگار بە سوپاسەوە بە وەزارەتی ناوخۆ هەموو و زۆربەی زۆری ڕێنمایەکان و نقاتەکان هەرمان نقات بڕیارەکانی ئێمە ئەنجمەن نەزارەت بۆ دیارە بۆ لایەنی جێبەجێکار و پارێزگەکان دای ڕشتێتەوە سوپاس دەکەین یەکێک لەو خاڵانە ڕاستە هۆشیاری تەندروستی هاوڵاتی خۆی بەڵام دەبێت ئیلزامیش بکرێت دەبێت ئیجرات لەگەڵ کەسێک بکرێت کە دەبێتە سەرچاوی بڵاوبوونەوە کە ئەمن هەڵگری ڤایرۆسکە و بچمە ناو شوێنش قەرە باڵغ ماسکدان نێم خەڵکی تر توش دەکەم بۆیە بە دڵنیایی لە بازگەکان بە هەمان لە بازکان اینجا ئەمە جگەلەوەش ئەو شوێنەی کە خاوەنی بەرژەوەندی ئەو شوێنەیە خاوەنی دوکانێکە خاوەنی چێشخانەکە خاوەنی فڕنیەکە کە خۆی ببینێت قەرەباڵغیە و ماسکدانرا و ئەم بڵاوە بەوان نەکات و شوێنێک یعنی بەڕێکاری تەندروستی سڕە و نۆرەکە دانێ ئەوەش ئێمە لێپێچینەوەی لەگەڵدا دەکەین ئەوە دەوەستێتە سەر تیمەکانی چاودێری تەندروستی لە بەڕێوەلایەتێک شتەکان کە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە 2 هەفتەی ڕابردوو سەردانی دەرمانخانەکان کردووە ئەوە ژوورەکانی ئۆپەراسیۆنیش تیمەکانی قایم قامێتی قەزای مرکز و قایم قامێتەکانی تر شوێن داخستن هەبووە غەرامەکردنەوە بەڵام ئێمە ئەمڕۆکەش ئەو خاڵی ئێمەیە کە بە وەزارەتی ناوخۆوان نەردووە زۆر بەتوندی سزا و ئیجرعاتی تون بەرامبەر ئەو کەسانە بکرێ کە پابندی ئەو ڕێنمایانە نابن بەچی بەنسبەت و دەرمانخانانەی کە ڕۆڵی پزیشکە بین و کەسێک نازان ئەنفلۆنزا سەرپێچیە ئەمە سەرپێچی نابێت یعنی چۆن مەبەست دەرمانخانە ینی بوون نەخۆشێکە چێ سەردانەکات ڕەنگە نیشانەیەکی دیاریکراوی تیا دەرکەوت بێ ڕەنگە بڵێن ئەنفلۆنزایەکە بە دەرزیەک بینێک چارەسەری دەدات بێت چارەسەر ئێمە یەکێمە کێشەیەکە بەڕاستی لە سەرتاش نۆرنگەی لاکۆڵانەکان بەجا ئەمە لەگەڵ نۆرنگەی بەڕێزان لە کارمەندانی تەندروستی لەگەڵ سندیکاش دوێنێکە قسەمان کرد سندیکای کارمەندانی تەندروستی و لەگەڵ سندیکای پزیشکانیش ئەم قەدەغی هاتوچۆ و ئەم ڕێنمان و ڕاستپاردانە نۆرنگەکانیش دەگرێتەوە بۆی تەشویشێک دروست نەبێ هاوڵاتیەک بچێت و هەڵگری ڤایرۆسەکە بێ بچە عیلاجێک وەرگێ دەبێت سەردانی سنتەرەکانی کۆڕۆنا نەخۆشخانەکانی فریاکەوتم بکە و دەبێت پزیشکی چارەسەرکەر
ڕێنمایی پێ بدات ئەگەر پشکنین پێش بێ دەینێرە بۆ تاقیگا. باشە من هاوڕێیانم پێمەڵێن لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە کاک ئەحمەد نەجمەدین بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئامادەیە با بزانین دۆخی گرتوخانەکان چۆنە. کاک ئەحمەد سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە. هەندێک هەواڵ بڵاو کرا بۆ لە هەندێک سایت و هەندێک کەناڵ کە 4 توشبووی کۆرۆنا لە ناو گرتوخانەکانی هەرێمی کوردستان تۆمار کراون. ئەمە تا چەندە وایە و دۆخی گرتوخانەکان لە هەرێمی کوردستان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا تا چەندە لە ژێر کۆنتترۆلدایە چونکە کەسوکاری ئەو کەسانەشی کە دەست بەسەرن گیراون زیندانین نیگەرانن. سپاسەکەم بێگومان ئەو هەواڵی کە بڵاو کرایەوە هەواڵێکی ناڕاست دەستگایەکی ڕاگەاندن ئەو بڵاوکرایەوە دیارە لە دەرەنجامی چاوتەکەوتنێک بوو لەگەڵ بەرێک تا زانیاری هەڵەی باس کرد بوو کە باسی لەوە کرد بوو کە لە ناو چاکسازەکە خەڵک سزادراون تووشی کۆرۆنا بوونا هیچ ئەساسی نییە تەنها دوو کارمەندی چاکسازی گەورانی سلێمانی کە کارمەندی ئیدارینە تووشی کۆرۆنا بوونە ئەوەش لە ماڵی خۆیان ئاجیان لەگەڵ کراوە ئیجراعاتی تەندروستی و تەندروستی سلێمانی عیلاجیانەکە و توشبوونی کارمەندی ئیداریش منیش و جەنابی وزیریش و بەڕێوەبەری چاکسازەکەش بۆ هەیە توشبووی چونکە بەریەکەوتنی ئەبی لەگەڵ دەرەوە بەڵام ناو چاکسازەکان بە تەواوەتی پارێزراون و کەسوکاری دادراوانی دڵنیا ئەکرینەوە کە زۆر بەڕێکوپێکی ڕێکارە تەندروستەکان ژیراونەتە بەر و ئەو پاکوتەمیزی کە لەوێ پێڕەوەکرێت لەناو ماڵەکانیشمان بەو شێوەیە نییە هەموو ڕێکارە تەندروستەکان ژیراونەتە بەر لە ڕشاندنی خۆڵەکان لە ماسێک لە دەستکێش لە بڵاوکردنەوە هوشیاری تەندروستی و جێبیرکردنی سەرپەرشتی بنکە تەندروستەکانی ناو چاکسازیەکان. باشە کاک ئەحمەد باس لەوە ئەکرێت کە کەسێک خانمێک ئافرەتێک لە ناو چاکسازی ژنان و نەوجەوانانی هەولێر توشبووی کۆرۆنایە بە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ داوای کردووە کە بیبەن بۆ نەخۆشخانە دیارە ڕێگری لێکی کراوە و تویانە لەوێ لە ژوورێکی تاکە کەسی تیمی پزیشکی بۆ هێنرێت. ئایا ئەو توشبووە هەیە و تیمی پزیشکی بۆ برا؟ ئەوەی دەستی مافی مرۆڤ زانیاریەکانت هەمووی هەڵایە بەڕاستیوانیە بە ئاگاداری جەنابی دادوەر ئەو ڕاگیراوە دادراویە بڕین هێشتا محکەمەی نەکراوە دەرەنجامی ئەوەی کەسەرێکی واتە بە کەفالەت بەڵام دوجار ئینسانێکە ئەگەر ڕاگیراو بێت یان زیندانی بێیان دەست بەسەر ینی بێگومان ئێمە جیاوازی تێ ناکەین ئەو جا هێنراوە کە دەرس پۆزدەفی لە ژوورێکی تایبەتاندرا پزیشک و بینی بۆ چارەسەریشی دەست بە چارەسەرکردنیشی کراوە ئەوانەی کە بەرکەوتیشی بوون هەر هەمووی لە پۆلیسەوە هەتا هەموو کاربەندەکان زۆر سپاس بەحث کرا و هەمان نێگەتیڤ دەرچوون و لەسەر بڕیاری دادگا ئێستا لە خەستەخانەیە چارەسەرێک بێت و زۆر ڕێوچوونی تەندروستیشی لەگەڵ جێراوەتە بەر. بەڵێ کاک ئەحمەد نەجمەدین بەڕێوەبەری گشتی چاکسازی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشی دەنگەکە وەکو تێگەشتی دوو بابەت بوو بابەتەکەی سلێمانی دوو کارمەند بووە کارمەندی ئیداری بووە ئەمە وەکو هەرچی نوتێژێک ناو کۆمەلگایە توشببوونیە بەڵام دەبێت جیا بکرێتەوە دوور بکردن و من سوپاسی بەڕێز وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەکەم کە ڕۆژانە لە سەهێڵین بۆ بابەتە زوو سەردانی ئەم ڕاگیراوانەی ڕاگرتێ لە مێژە ئەوەی دووەمیان ئەگەر گومان لێکراوێک هەبێت تا تێستەکەی بۆ دەرنەچێت لە ژوورێکی تایبەت دادەندێ ئەزل دەکرێت بۆی دواتر بەرکەوتەکانیشی تێست کرانە باشە اینجا ئەگەر توشبوو بێ بە پۆزەتە بۆ هەر نەخۆشیشتر وەردەگیرێت مامەڵی لەگەڵ نازانم دواتر حادەسەکە ئەوەی باسی کرد جەملێ نەبوو گوتی ڕاگیراوە بۆ تەوقیف بۆ بەردراوە بەڵێ دەنگەوەکو پێویست وازەح نەبوو بەداخەوە هاوڕێیانم دواتر سبینێ بە داداچوونی بۆکەن دکتۆر کاتم تەواو بۆ یەک پرسیارم هەیە بە کورتی وەڵام بیتەوە پەیامێکی خۆشتە بێ لەگەڵ یا بیگەێنی خوشک و براکانمان کەس و کارەکانمان لە هەرێمی هەواوی هەرێمی کوردستانەوانی کە لە پۆلی دوانزن یان تاقیکردنەوەی ویزاریانەیە نیگەرانن ئەڵێن ئامادەکاریەکان چۆن ئەڕۆن و ئایا لە کاتی خۆی تاقیکردنەوەکانەکرێت چونکە بێگومان وەزارەتی پەروەردا گەڕێتەوە بۆیەوە لەو بارەیەوە وەڵام پێش ئەمڕۆ ئێوارەش لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە قسەمان کردو ئەوڕۆ دوێنێ کەس زۆر بە تەفسیل تقریبان هەموو ڕۆژ بەڕێزیان ئەویش خۆی نیگەرانە بەڕێز وەزیری پەروەردەش بۆ دۆخەکە دۆخەکە ئێمە هەمومان نیگەراین بۆ دۆخی ئێستا بەڵام پۆلی دوازە پۆلێکی چارە نووسازە و تاقیکردنەوەکان ئێمە ڕاستپاردەمان بە فەرمی داوەتە وەزارەتی پەروەردە بە دڵنیایی
ئەم دۆخەی بەڕێزیان وەزارەتی پەروەردە هێشتان لە دیراستکردندایە ئەمە ناتوانین لە ئێستاوە پێشببینی 2 هەفتە و 3 هەفتە بکەین بەڵام بەدڵنیایی ڕۆژانە و هەفتانە تەقیبەکان دەدەینە وەزارەتی پەروەردە بە بڕوای من ئەم ڕێکارە تەندروستیانە زۆر بە ڕێکپێک و بەتوندی دەبی بگیرێتە بەر سەرەتا لەوە دەست پێ بکە کە لە پێش دەرگای قوتابخانەکان قەرەباڵغی بۆ دۆزینەوەی ناو نەبێت دەبێت ئەوانە زووتر بە تەلەفۆن پێیان گوترێت قوتابی شوێنی دانیشتن و ڕقەمەکەی شتەندە دووەمیان زۆر لێک دوور بن بەکارێنانی قاعاتی دیکە لە زانکۆکان لە مزگەوتەکان بۆی امتحانەکە بە سەلامەتی بەڕێ بچێت دکتۆر سەرباری ماندووبوونتان ئێمە هەمیشە ماندوو تەکەین سپاس بۆ کاتێکەکەی شەبێمەی بەخشی ماندوو نەبن ئینشاءڵڵا هەر هەمووتان پارێزراو بن لە ڤایرۆسی کۆرۆنا دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس ماندوو نەبن بەڵێ بینەرانی ئەزیز کۆتا پەیامی خۆماوەڕێیان مەڵێن زۆر بە کورتی کەسێک پێی وتم من لە مردن ناترسم بەڵام لە مردن بە ڤایرۆسی کۆرۆنا دەترسم چونکە مردنێکی تەواو جیاوازە و زۆر ناخۆشە لە تەواوی ئەزیزانت دووری مەراسیمێکی ڕێکوپێکت بۆ ناکرێت پرسەیەکت بۆ نادانرێت کە ئەزیزان تایە دڵی یەکتر بدەنەوە تکایە با خۆمان بپارێزین کوردستان بپارێزین ئەزیزانمان بپارێزین بۆ ئەوەی کەسمان بە ڤایرۆسی کۆرۆنا داخێک نەکرین کە تا دنیا بێت بیرمان نەچێتەوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ